سلاو و ریز خلکی می کردستانی خوراگر هیوی دارم ام همواری کار بین گل حکمت آخوا حکمت آهریما کردستانی جدل سوپاسیا آوان کسادی کن شب و روز دیکنه ایک ما و مالوات ما ده پاريزن جد دجمنه کی وشارتی دجمنه کی مازن ایرول جهانی پیدا بوی اوج ویروسا کرونایه هیوی دارم ام هاری کار بین از دبیجم اگر تو حش مالباتا خوابی که یان حش ولات خوابی که توش مانا در کبیت دو خواب پاريزي کامیران بتاسی من پێشڕۆ حەمید لە وڵاتی فینلەند وەکە بینن ئێستا لەسەر کارم ناچارم ڕۆژانە 7 کاتژمێر لەسەر کار بم کاری پراکتیشیەکەم لە بەرەوەی قوتابیم شوێنی کارەکەم هیچ دڵنیایەکی تەندروستی تێدا نییە گومانم لە هەموو کەسانە هەیە کە لەگەڵیان کارەکەم چکە نازانم ڤایرۆسەکە لە گەروی کامیاندایە لە هەناسی کامیاندایە بەڵام ماڵ تاکە جێگایە و تاکە شوێنەکە مرۆڤ توانێ دڵنیایی تەندروستی تێدا دەستەبەر بکات من ئەو کاتێک کە ئەگەمەوە ماڵ باوەش بە ژیان ئاکەم باوەش بە خۆشەویستی ئاکەم وەسەر لە نوێ بۆیە ئێوەش لە ماڵەکانتان بێنەوە چونکە ماڵەوە دڵنیایی تەندروستی تێدا دەستەبەرەکەن لەگەڵ کەس و کارەکانتانە باشترە بن نزاکەم ئێوەش و تاوای مرۆڤایەتیش لەم بەڵام موسیبەتە ڕزگاری بێت ناوێژنا سەندیکای کرێکاری زاخۆ داخوازیش هەمی کرێکارێک دەبێتم پێگیری برێنمای هاتن و چۆنێ بکەن و پێگیری ڕێنمای تەندروستیە بکەن بۆ هەندێ خەلکێ مە بێت پاراستنێ ئەم پێگیریەکەن دێ بکەین کوشمانێت خوا دەرنەکەبین دا ئەم بشێن تەتە گیانێ خۆش دەبێت خوا بپارێزین و ئەم نەبین باگیرانیەک بۆ هەواڵێت مەیت هێزێن ئەمنیەت ناو باجێری دا شەب و ڕۆژ بێ خدمەتێ بێ زەحمەتێت کێشن بۆ هەندێ ئەم نەبین باگیرانیەک بۆ هەندا ئەم ببین پشتوان و هالیکاری توانان داخوازا صاحب سلامتی با همیلتی از وکو حوالاتیک از دلمال مین و ناچ مداری بو خوپارازن ویب خطای جهانی و داوای سرجم حوالات تریم کردستان است که کل مالت خوب بمینه و چونکه اول ویروس که متصل داره یا بو خطای جهانی بویست سرمهمی امر نمای حکمت خود جبجه بکینو بخو پاراستنه و چیتر او نخوشت تشنکل کردستان